دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم لە تەوەریسینی بەرنامەکە لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە خزمەتانین باسێک لە جژنی عاریفانەکەین ینی عاریفان جژنیان چۆن بەڕێ کردووە هەمیشە ئەڵێم خۆزگای هەمانوەکو عاریفان بژیاینایە چکە بەڕاستی خۆشەویستێکی بێسنوورمان بۆ هەموو مرۆڤەکانی ئەم سەرزەمینە ئەبوو بە میوانداری زۆر و ڕێز و خۆشەویست مامۆستا بیلال کەیوانی شارەزای ئەدەبی و عرفانی مامۆستا زۆر بەخێر بێی. یخوا سلامت جژنە پیرۆز و هەمیشە لە جژنە نێوەش پیرۆز بێ ئینشاءالله تاعەت و عیبادەت قید ببینم. قوربانە سواس دەکەم. خوا بەخێر بێی. یخوا سلامت بێی. پەیامی مامۆستا بیلال لە جژنە. بە ناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاو بە سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد الموستەفا نوری چاو و هێزی دڵ و خۆشەویست و نوری چاومان محەممەد صلی الله عليه و آله وسلم زۆر زۆر بەگەرمی و لە ناخی دڵمەوە پیرۆزبایی هاتنەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی موسڵمانانی جیهانەکەم و کوردستان بە تایبەتی و بە تایبەتی تر شاری سلێمانی خۆشەویست. ومێ دەخوازم ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و ببێتە مایەی سکوونەتێکی ڕۆحی هەرچەند وەکۆڵێ شەمسی تەبریزیە فەرمێ ساڵەکان دێن و ئەڕۆن بۆ ئەوەی کە بە تۆ مبارەک و پیرۆز ببن مبارەک خۆتانن ساڵەکان دێن و ئەڕۆن و ئەوە ئێوەن ئەتوانن بگەنە ئەو پلە و پایە و پۆستەی کە لای خوا ئەوەندە مبارەک ببن ساڵ و مانگەکان و ڕۆژەکان بە ئێوە مبارەک و هەرۆک و خۆیەتی و ئێوە یعنی بە ئێوە شانازی بکەن. دەست خۆش مامۆستاگیان دووبارە بەخێر بێی. سەرەتا ئەمێ پێم بڵێ تێڕوانینی ئەدەب دۆستان عاریفان شاعیران سەبارەت بە جەژنەکان چۆن بۆ هەمیشە لە ڕوانگەیەکی زۆر جوانەوە لە بۆنە ئاینەکانیان ڕوانیوە. هەڵبەتە تێڕوانین زۆرە سەبارەت بە جەژنەکان بە تایبەتی لای عاریفانی ئێمە جەژنی ڕەمەزان جەژنێکی زۆر زۆر تایبەتە لەگەڵ جەژنی قوربانەوە بە تایبەتی لای مەولانا کۆمەڵی دەستەواژەی زۆر زۆر وەکوڵێ ینی جۆرا و جۆر سەبارەت بە جەژن و جەژنانە و جەژنەوار و ئەم ینی هاچۆنەڵی مفرەدانە زۆر بەکار هاتووە. مەولانا پێی وایە کە مرۆڤ یان ئینسانی ئیماندار بۆیە جەژن ئەگێڕێ لەبەرەوەی کە لە ڕەمەزانە بە سێ مەرحەلەی زۆر زۆر وەکۆڵێ تایبەتە تێپەڕیوە یانیان بڵێن بە سێ فلتەرە تێپەڕیوە هەروەکو ئاەتەکە کە باسی مەسەلەن ڕەمەزانەکە ئەفەرمێ شهر رمضان يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەڵێ مەرحەلەی یەکەم بە تەقوا دەست پێیەکە ومرحلەی دووهەم بە شکر ئیدامە پەیاکە لعلكم تشکرون دوایی بەڕوشت یعنی کۆتایی پێیە ئەم ئینسانە ئەگاتە جێگە و پلە و پایە و مەقامێک کە لە ئەواخیری ڕەمەزانە قەدر پەیاکە بۆیە یعنی ئەها چۆنەڵی وتویانە لەیلەة القەدری خەیر من ئەلف شەهر لەم لەیلەة القەدرا ئینسان قەدر پەیاکە بۆ لەبەرەوەی کە توانیوێتی لە مانگە بە درێژایی ئەم مانگە لە تەواوی شەهەواتی نەفسانی و ئینسانی خۆی کۆنتڕۆڵ بکات تەقوا ئاخریانی کۆنتڕۆڵکردن و شکری ئەم نیعمەتە زۆر و زەبەنانەی کە تایە لەم مانگە پیرۆزا خوا قورئانی ناردۆتە خوارەوە و قورئانیش مەسەلەن بەهاری دڵانە و قورئانیش ینی وەکوڵێ پەیامێکی گەورەی ئینسانیانەی لەخۆ گرتووە بۆ ئەوەی کە ئینسان بگاتە کوێ بگاتە ئەوەی کە ڕوشت پیا بکە و بەم قورئانە قەدر و قیمەت و بایەخ پەیاکە. بۆیە عاریفان ئەڵێن ئەگەر شەبها هەمیشە قەدر باشات شەوی قەدر بی قەدر میمانێت. ئەڵێ ئەگەر هەموو شەوەکان شەوی قەدر بوونایە شەوی قەدر بێ قەدر ئەمایەوە. ئەبۆیە مەسەلەن کاتێک کە ئیتر ئەڵێ ئینسان قەدر پەیاکە ئیتر حەقی ئەوەی ینی بەڕاستی وەکو ئەڵێ ئیتر ها چۆن ئەڵێ حەقی خۆیەتی جەژنێکی زۆر زۆر گەورەی بۆ بگێڕێ ئەم جەژنە بگێڕێ بۆ ئەوەی کە بەڕاستی بگاتە ئەوەی کە
نوێبوونەوەیەک لەم ئینسانان ڕوویاوە. چەند مهمە ماوەسە عاریفان لەم ڕوانگەی و ڕوانگەی ئالە ڕوانگەەوە بۆ جەژنە ڕوانن ئەڵێ ئینسان نوێ ئەبێتەوە وەکو چۆن پۆشاکێکی نوێ لە بەرەکە ئاوا پۆشاکێکی نوێی تەقوا بەڕشد و بە گەیشتن بە کەماڵ ئەم ئینسانە ئیتر وەکۆڵێ حەقی ئەوەی هەیە کە زۆر بە خۆشی و بە خۆشحاڵیەوە جەژن بگێڕێ. لای عاریفانی ئێمە مەسەلەن ئەگەر هەر بە نمونەوەری بگرین هەندێک جەژن وەکو ویسال هاتووەتە یعنی جەژنیان بە ویسال زانیوە یعنی ئەو وەختەی کە بە معشوقی ئەزەلی و نیگاری ئەبەدی گەیشتون ئیترەوە جەژن بۆ لایەن وەکو مەسەلەن حەمدی ئەڵێ مبارەک بادی جەژنم لێ مەکەن کەی من ئەوم جەژنە کە وەسڵم بۆ مویەسەر بێ شەویش وێ و شەوم جەژنە یعنی من چاوەڕێ ئەوە ناکەم مەسەلەن هیلال هەڵبێیان شتێکی لەو بابەتانە ئەڵێ من چاوەڕێی وەسڵی یار و معشوقی خۆمەکەم کە حەزەتی حەق تەعالایە کاتێک کە ئیتر لەگەڵ ئەوا ژوانم بۆ دروستە بێ هەر کاتێ بێتر بۆ من جەژنە بۆ لەبەرەوەی کە بە خزمەتی ئەو ئەگەر یعنی ئەوان بەم حزورەوە ڕۆشتون مەسەلەن شاعیرێکی تر وابزانم مەولانایە فەرمێ بۆ هیلال ئەگەڕێن و من ئەبرۆی تۆ ڕۆژوو ئەگرنوان و من گێسووی تۆ لە هەزار ساڵە مانگا یەک مانگ بە قەدرە ئەگەر بۆ کۆڵە بیرم نەچوو بێتەوە ئەویش شتیشی وایڵێ ئەویش ڕووی تۆ یعنی ئەمان بەستە ناوە کۆڵێ جەژنەکەیان ئەو لەحزە بووە کە تایە توانیویانە حزورێک پیا بکەن بە خزمەتی حەق تەعالا بگەن بە خزمەتی حەق تەعالا گەیشتن یعنی ئەوەی کە حزورێک بۆ پیا ببێ کە ئیتر لە هەر جێگە و مەکانێکە هاتی و چووی ئەو حزورە هەمیشە وەکۆڵێ وجودی هەبێ لەگەڵتا بۆیە مەسەلەن بابە تاهیرە فەرمێ بە دەریا بنگەرم دەریا تو بینم بە سەحرا بنگەرم سەحرا تو بینم بە هەر جا بنگەرم کوه و دەر و دەشت نیشان ئەس قامەتە ڕانای تو بینم جەژن لای ئینسانی عارف ئەمەیە لە هەر جێگە و شوێنێک بووی جەماڵی ئەو ببینی لە دەریایە بووی وەکۆڵێ بە دەریادا دڕۆم هەر تۆ ئەبینم بە سەحرادا بڕۆم هەر تۆ ئەبینم بە هەر جێیەک بڕۆم کێ و دەر و دەشت نیشانەی وەکۆڵێ باڵا بڵندی ڕانای تۆ بینم ئەمە زۆر گرنگە یعنی ئێمە ئەوەی بزانین کاتێک کە ئێمە لە ڕەمەزانێکی یەک مانگەیە تەواوی کۆشش و هەوڵ و تەقەلامان بۆ ئەوە بووە کە ئەها چۆنەڵی ڕوشت پیا بکەین بگەینە جێگەیەک کە ئیتر ڕابردوو بۆ ئێمە کۆتایی پێهاتە بێ زۆر مهمە تایە ئەم ئینسانە وەکو چۆن لە مەکتەبێک کاتێک کە ئیسفادە لە محیطی مەدرسە و مەکتەب ئەکا کاتێک کە دەرسەکان بە باشی ئەخوێنێ بە باشی گوێ بۆ مامۆسا ئەگرێ معقول نییە ڕوشت پەیانەکە لە پۆلی یەک نەچێتە دوو زۆر جوان یعنی معقول نییە ئێمە کاتێک کە مانگێکی ڕەبق خۆمان گرتۆتەوە لە خواردن و خواردنەوە کە ئەمە زاهیریەکەیەتی باڵتینیەکەی شتێکی زۆر لەمە گەورەترە کە ئەویش دەرەکردنە بە ڕوت و ڕەجاڵی خۆت بە بێدەسەڵاتی خۆت لە بەرامبەر خوایە لە بەرامبەر ئەم گردونە گەورەیە یعنی تۆ بیێنیتە بەرچاوی خۆت کە کورەی زەویەکەش بەقەی دەنکە زەنگیانەیەک نییە لە بەرامبەر گردونی گەورەیە یعنی ئەو ئاەتە و بیرەکەوێتەوە یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله یعنی بە تەواوی ئەو پلەپایە و پۆست و دەوڵەمەنی و ئیمکانیات و هەموو ئەو شتانە لە مانگی ڕەمەزانە تێ ئەگەی کە هەموو ئەم شتانە تعلقاتی دنیاین و تۆ ناگەێنن بە جێگەیەگە ئەگەر ئەم ڕوشدە معریفیە ڕۆحیە عیرفانیەی لەگەڵانە بێ بۆ ئەوەی کە بتبات بۆ لای خوا زۆر باشە ماوەسا بیلال زۆر جوان دەستی خۆش بێ فەلسفەی گردن ئازایی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لای عاریفان چون بووە ئەمەش هەر جیاوازە خەڵکی تر لە مەسەلەیان ڕوانیوە چونکە بەڕاستی ئێمە بینین زۆر جار گەردن ئازایەکی هاکەزایی ئەکرێ مرۆڤەکان یعنی تایەکانی کۆمەڵگە بەڵام لای عاریفان لای شاعر دۆستان لای ئەدەب دۆستان گەردن ئازایی فەلسفەی پەیوەندی کۆمەڵایەتی چۆن بۆ لەم جەژنانەیە بەڵێ بەداخەوە ینی ئێمە زۆر کات لە بابەتەکان وەکو شکڵ و فۆرم و دیوی دەرەوە ڕوانی ومانە کە عاریفان بەداخەوە هاتوون یعنی چۆنەڵی ئەم شتانەی ئێمەیان بە مانای کەلیمە عکس کردوتەوە پێچەوانەیان کردوتەوە بۆ ئەوەی کە ناواخنی بابەتەکە باتینی شتەکە بە خەڵک بڵێن
ئەخ خۆی هەموو شتێک یعنی تەنانەت قورئانی پیرۆز ظاهری هەیە و باڵتینی هەیە يعني والراسخون في العلم يقولون ربنا أو آياتك أجر بيرم نشيتوا يعني مثلا زوربي زوري علماء يعني عارفان كاتك مثلا باس يعني لشتك كردوا ديوي ظاهري شتكانيان بيوتوين مثلا بونمونا أجر ئێمە نوێژ ئەەکەین ئەوانەیان پێوتوین کە مەسەلەن چی نوێژ بەتاڵەکاتەوە و مەسەلەن چ هەیئەتی دەستگرتن و شێوازی وەستان و چۆن ئەچیتە ڕکوع و چۆن ئەچیتە سوجود و ئەمانە بەڵام زۆر کەم کەس هاتبێ بە ئێمە وتبێ ئەگەر معنای نوێژ نەزانی نوێژەکە بەتاڵە بێتەوە کەممان هەبووە بەوەی کە مەسەلەن بە لە بابەتی ڕۆژوە پیان وتوین کە چی بەتاڵی ئەکاتەوە وە مەسەلەن ئەبێ خۆت لە چی بگریتەوە بەڵام پیان نەوتوین ئەگەر معنای ڕۆژود نەزانی مەسەلەن ئەها چۆنەڵێ ڕۆژەکەت بەتاڵ ئەبێتەوە کە هەموو ئەمانە کۆمەڵێک تایبەتمەندێتین ئەمان بنەوانێ بۆ ئەسڵی بابەتەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئەسحاب ڕەزای خۆیان لێبێ مامەڵەیان لەگەڵ ناوەی شتەکانە کردو نەک دیوی دەرەوەی شتەکان یعنی دڵێک بە درێژایی یەک دانەمانگی ڕێک ئەگەر نەیتوانی بێ ئەو ژەنگوژارەی کە لە دڵیایەتی بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە چواردەور بەرامبەر بە خێزان و خانەوادە و ئەوانەی کە نزیکیانە مەسەلەن ئیش و کاری لەگەڵا ئەکا کەسێک نەیتوانی بێ بە درێژایی ئەم مانگە کە شەونخوونی کردووە و بە ڕۆژوو بووە و برسی بووە و تینوو بووە بەڵام نەیتوانی بێ بگاتە سەر دڵی دڵەکەی وا لێ بکا کە هیچ غەرەز و مەرەز و ئیرەی و حەسوودی و بەغیلی و ناشرینیەک لە ناو دڵیاوە کۆڵێکەتیایەتی ڕەشی کردووە پاکی کاتەوە واللهی لەیسە لەه من صومه إلا الجوع والعطش يعني عارفان ڕێک ئەمەمان پێڵێن ئەڵێن جگە لە برسێتی و تینوێتی هیچ شتێکی بۆ نامێنێتەوە ئەوەی کە ڕۆژۆکە نەگەیشت بێ بە دڵی یان نوێژەکە نەگەیشت بێ بە دڵی ئەم ینی مەولانا جارێ پێش هەموو شتێ نەکجەژن بە تەواوی کاتەکانی تر دایمە نقڵ لە گیرفانیا بووە گەیشت لە هەر کۆڵانێکەوە ڕۆشت بێ و مناڵی بینی بێ یاری کردبێ خێرا یەکسەر یەک نقڵیا و نەتێ دڵخۆشی کردوون پیان و تۆ توانەوە باشە تۆ بۆچی واکەی و توێتی ئەو مناڵەی کاتێکە نقڵێکی ئێمێ وەری ئەگرێەوەی خاتە دەمی ئەوەنە لە دڵەوە ئەڵێ ئەڵڵاکەی ئەوەنە عجیب بە دڵی من ئەگا هەموو گیانم ئەهێنێتە بۆ کۆڵێ سەما ئەوەنە خۆشحاڵم ئەکا عارفانی ئێمە زۆر ئیشیان لەسەر ئەمە کردووە فەلسەفەی گردن ئازادی لە چیەوەیەت لەوەیەت تۆ ئەبێ بەڕاستی جارێ پێش هەموو شتێک گردنم ئازاکە یعنی ئەوەی کە نازانم ئەها چۆنەڵی ئەگەر تۆ شتێکی شت کردبێ من ئەیکەمە قوربانی ئەم ڕۆژە گردن ئازادی ینی چۆنەڵێ ها قوربانی لە فەلسەفەی قوربانیەوە هاتووە گردن ئازادی ینی ئەم بابەتە ئەبێ بکەمە قوربانی بۆ چ شتێ بۆ ئەوەی کە من دڵ و دەروونم وام لێ نەکا بەشە شەیطانیەکەی زاڵ بێ بەشە ڕەحمانیەکەیە ئەم هەموو تەمەنەی کە مەسەلەن من خەرجم کردووە لە شەونخوونی و لە شەو نوێژ و لە نوێشکردن و لە ڕۆژوگرتن و کۆمەڵە شتی لەم بابەتانە من ئێستا بەهۆی ئەوەی کە نەفسی خەسیس و خەبیس و نەجیسی من وام لێ بکە هەموو ئام شتانم پێ بەبایە بۆ ئەوەی کە بەڕاستی نەتوانم لەم فەلسەفەیە تێ بگەم کە یعنی چی من گردنی تۆ ئازاب بکەم مامۆستاڕێک لەسەر هەمان شت یعنی عاریفان هەمیشە لێبوورنێکی لە ڕادە بەدەریان هەبووە یعنی ئەگە گەورەترین هەڵەیان بەرامبەر کرایە بەڵام زۆر لێبوردە بوون ئەم لێبوردی لێکیەوە سەرچاوەی گرتووە شێخ حەسەنی خەرەقانی ڕەحمەتی خوای لێبێ کوڕێکی گەنجێ بۆ لای پێی ئەڵێ قوربان ئەمەوێ بم بە موریدی تۆ ئەویش ئەڵێ کوڕم تۆ بە خەڵکی ئەم ڕێگەیە نایەی بڕۆ خەریکی خۆ بەجارێ ئەڵێ قوربان بەخوا من هەر ئەمەوێ لە خزمەتا بم بە موریدی تۆ چیش ئەڵێ بە قسەتەکەم ئەڵێ ئاخر ناتوانی من ئەوەی پێ دەڵێ بە قسەم بکەی ئەڵێ بەخوا قوربان ئەیکەم و هەرچی تۆ بڵێ لە خزمەتام و والحاصل زۆر ئیلحاحی لێ ئەکا کە بە موریدی خۆی قبوڵی کە شێخ حەسەنیش پێڵێ زۆر باشە لە خزمەتان بەسەر چاو بەڵام بڕۆ لەو دێی ئەو بەرەوە کاتێک کە نیوەڕۆیە ها زۆر گەرمە
ئەڵێ ئەڵە بڕۆ لەو بەرەوە پیاوی خەریکی فەلاحەتە پیاوێکی ڕیشسپیش 70 ساڵ ئەڵێ ئەوەنە ئیشی کردووە هێزی تیا نەماوە لەو کاتا بڕۆ بەحەچی هێزە هەیە لە دواوە یەک شەقیتی ئەڵڵە ئەویژەڵێ قوربان ئاخر بۆچی شەقیتی ئەڵڵەن ئاخر چی کردووە یعنی من نە ئەی ناسم نە ئەم ناسێ یعنی هیچ شتێکم هەیە لەگەڵ یاوەمان ئەڵە دەکاکە یان تۆ بەکەڵ شێوە نایبی بە موریدی من باش ئیتر والحاصل لە ئیشتیاقی ئەوەی کە بێ بە موریدی شەخ حەسەن و ئەوانە زۆر لە خۆی ئەکاو بالفعل لەو کاتە گەرما کە ئیتر ئەم پیاوە پڕووکاوە لە گەرمای تاقەت پرروچێنی ئەو منتیقەیە هەر ئاوا ئەچێت سەیرەکە ئەو خەریکی وەکوڵێ فەلاحەت بوو ئەوەیە لە دواوە بەحەچی هێزی یەک شەقیتی هەڵەیە کە ئەو ڕێاتەوە پیاوێکی ڕیشسپی بەتەمەن ئەڵێ ئەی بە قوربانە بم تخوا قاچە عەزێتی نەبوو من ئەوەنە گۆشتم پێوە نییە هەمووی ئێسقانەکەیە ئەترسم بەخوا قاچە عەزێتی گەیشت بێ ئیتر کوڕە هەر ئەحەپەسێ نازانێ مەسەلەن چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتا بکە والحاصل ئەگەڕێتەوانێ و شێخ پێ ئەڵێ چی بوو چویت بۆ لای کابرا ئەڵێ ئەرە وەڵا قوربان چووم و بەڵام زۆر عەزێتیان بەڕاستی ئەو دیمەنە کە من ئاوا بەو شێوەیە و کابرا هیچ شتێکی نەبووە بەرامبەرم و من هاتم یەک شەقم تێ هەڵا و دوایی ئەو هێشتا ئاوا بە قوربانی من بووتی تخوا قاچە عەزێتی نەبوو ئەڵێ ڕۆڵێکیان ئەم ڕێگەیە بریتیە لە کوشتنی ئەو نەفسەت ئەگەر بەرامبەرەکەیش زوڵمێکت لێ بکە بەڵام بابەتەکە شەخسی بێ بتوانی زاڵبی بەسەر خۆتا و هێشتا وەکوڵێ خەمی ئەوت بێ نەک ئەو ئازارێکی پێگەیشت بێ ئەگەر ئەتوانی ئەم نەفسەت ئاوا کۆنتڕۆڵکەی ئەگەر ئەتوانی ببیتە ئەو موریدەی بەمانای کەلیمە لەسەر هیچ شتێکی خۆت بابەتی نەفسانی و ئەوانەی کە وەکوڵێ نەفس پەنگت پێ ئەیا بۆ ئەوەی کە بیکەی تۆ بەگوێی نەکەی ئەگەر توانی واد لێبێ وەرە بفەرموون لە خزمەت ئامرە بە مورید هەر ئەوەی کە حەزرەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە لە جەنگە لەگەڵ پاڵەوانەکەیە وەکوڵێ هینیان کرد مبارزەیان کرد لەگەڵ یەکە ئیمامی عەلی خستی بە عەرزا لەو کاتا خەریب و کە شمشێرەکە بە لەسەر دڵی لەو کاتا تفێکی کردە ئیمامی عەلی یەکسەر ئیمامی عەلی وەکوڵێ دەستبەردار بوو ڕۆشتە دواوە وتی باشە بۆ نەو کوشتم خۆم من تفم لێ کردی وتی لەبەر ئەوە بوو کە نەفسم تێکەڵاوی غیرەتە ئیمانیەکەم ببێ لەبەر ئەو تفە تۆ بکوژم نەک لەبەر وەکوڵێ غیرەتی دینی و ئیمانی چەند جوانە ئێمە بتوانین ئاوا کۆنتڕۆڵی نەفسی خۆمان بکەین ئەگەر شتێکیش مافی خۆمان بێ تەنها لەبەر خوا و ئینسانیەت دەستبەرداری بگەیشتن بەم پلە و مەرتەبەیە زۆر قورس نییە زۆر قورسە ئەمە یعنی چۆن ئەڵێ کێبەرکەیەکی هەمیشەییە لە نێوانی تۆ و نەفستا ئیتر کامتانەیەن بە ئەرزا ئەوە ئەیباتەوە ئایا تۆ ئەتوانی بەمانای کەلیمە تەواوی ئەو هێرشە یەک لە دوای یەکە نەفسانیانەی ئەخر ئێمە بەچی ئەچێ ئەم هەموو کاتە ئیمانیانە بەڕێ ئەەکەین بەڵام لە بەسیترین شتانەمان توانیوە ئیمانمان سەلامەت کەین سەبارەت بۆ شتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە ئیمانمان سەلامەت کەین لەوەی کە لە مەجلیسێکا دائەنیشین و غەیبەت ئەکرێ تۆ یا قەتعی کەی یان ئەو مەجلیسە بەجێبێڵی کاتێک کە تۆمەت و وەکوڵێ نازانم ناشرینیەک بۆ بەرامبەرەکەت دروست ئەکرێ تۆ لە جیاتیەوەی کە قەتعی کەی ئەوەنەی تر تۆش وەکوڵێ سەرچۆپیە گریت و ئەچیتە ناو بابەتەکەەوە و بە دڵی خۆت ئەوەی کە تۆش لە دڵتایە بەرامبەر بەم کەسە ئەیڵەی ئەزانی قوربانگیان ئەمە زۆر مهمە ئێمە بیزانین معلومات کۆکردنەوە و زانینی معلومات لە ئاین و ئاینداری و پرۆسەی ئیمانیا گرنگ نییە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەندانەیەکیان تیا بوو کە ئیشارەت بە ئیشارەتی دەست ئیشارەتیان بۆ ئەکردن چەند ئایەتێک یان چەند سوورەتێکیان لەبەر بوو نەک هەموو قورئان باشە
بە پەنجەی دەست ئیشارەتیان بۆ کردن فلان و فلان و فلان سوورەتیان لەبەرە نەک هەموو قورئانیش بەڵام بۆ ئەوان جیل قورئانی فەرید بوون بۆ لەبەر ئەوەی کە ئەوان ئەهلی قال و قیل نەبوون ئەوان یەکجار کە دڵیان ئەکردەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر ئەم دڵەیانی یەک پارچە ئەبوو بە کانیاوی شەکەر و شیرینی ئەها مەحوی چەند جوانە فەرمێ هەتا ئەو ناوە پاکەم کردە زیکر و فکری ڕۆژ و شەو هەناسەم بۆنی میسکی گرتووە لێوم شەکەربارە بەیومنی ئەو بەهارە پاییز و زستان و هاوینم کە هەرگاهێ بکەم بەحسی لە دەورم گوڵ بە خەروارە وەڵڵاهی ئەگەر ئیماندار کاتێ ئەوەی لە دەمیەتە دەرەوە یەک پارچە گوڵ و گوڵزار لەو ناوە دروست نەبێ بەخوا قسەکانت خەلەلێکی تایە کاریگەریشی نابێ ئەگەر لە جێگەیەکە هاتی و وەکوەڵێ نازانم یعنی حتا بەبێ قسەکردن خەڵک لە چاوی تۆ لە ڕوخساری تۆوە خۆشەویستی پێغەمبەریان بۆ زیاو نەبوو خۆشەویستی خوایان بۆ زیاو نەبوو ئەوە بزانە تۆ خەلەلتیایە یەک دنیا ئیشکالی گەورە لە ناو وجودی تۆ هەیە کە بەداخەوە زۆر جار ئێمە کە خەڵک ئەمان بینێ لە جیاتی مەحەبەتی زیاکە ڕقی زیاکە بۆ ئەنبیا و ئەولیا و تەنانەت حەق تەعالاش زۆر تاوا ماوەستا بیلال ئەم خۆشەویستیە بێسنوورەی عاریفان و ئەدەب دۆستان لە چیەوە سەرچاوی گرتۆ بێ هیچ هۆکارێک بۆ مرۆڤایەتی یعنی هیچ هۆکارێکیش نەبوو بەڵام خۆشەویستێکی بێسنووریان هەبوو بۆ مرۆڤایەتی شێخی سعدی شتێکی زۆر جوانی هەیە بۆ لە خزمەت تا جواب تێمەوە ئەفەرمێ بجەهان خوڕەمە زاونم کە جەهان خوڕەمە زوست عاشقم بەر هەمێ عالەم کە هەمێ عالەمە زوست ئەڵێ من لەم جیهانە کاتێک کە تەماشای ئەەکەم شتێک نییە لە دەرەوەی ئەم گردونە دەستکردی معشوقەکەی من نەبێ خۆشەویستەکەی من نەبێ ئەڵێ بۆیە عاشقم بەر هەمێ عالەم بۆیە عاشقم بە تەواوی هەموو مەخلوقات و مەوجوداتی عالەم بۆ لەبەرەوەی کە هەمووی معشوقەکەی منە ئەو دروستی کردو چۆنم خۆش نایە مەجنون لێیان پرسی وتیان لەیلا و خۆشەوێ وتی من سەگەکەی بەردرگای ماڵی لەیلاشم خۆشەوێ چونکە پاسی بەردرگای ماڵی ئەوانەکە تەنانەت سەگەکەیانیشم خۆشەوێ بۆی عاریفانی ئێمە ئەگەر ڕێز و حورمەتێکیان گرت بێ لە بەشەریەت تەنها لەبەر ئەوە بووە کە معشوقەکەیان دروستی کردووە چۆن ڕێزی لێ ناگرن لە شێخ حەسەنی خەرەقانی لەسەر دەرگای خانەقاکەی نووسی بوو هەر کەس بە ئێرەیە تێپەڕی نان و ئاوی بنێ و لە ئیمانی مەپرسن کۆمەڵی خەڵک هاتن هەروەکوانەی کە ئێستا هەیە بەس ئەها چۆنەڵی ئیشیان بۆ بە ڕووکەش و شکڵگەرایی و کۆمەڵشتی لەم بابەتانە ئەڵێ هاتنە پێشەوە پیان و دووتیان قوربان چۆن ئێمە خزمەتی کۆمەڵی خەڵک بکەین کە نەزانین ئیمانی هەیە یا ئیمانی نییە ئیماندارە یا ئیماندار نییە طبعا شێخ حەسەنی خەرەقانی ئەو تەکیەی کە کردبوویەوە لە جێگەیەکا کردبوویەوە لە دەروازەی شار بوو هەر کەس ئەهات لەوێ هەم خۆی ئەشۆرد هەم ئیسراحەتی ئەکرد هەم نان و ئاویشی ئەخوارد یەک پارچە مورید و منسوبەکانی شێخ لە خزمەتی ئەو خەڵکە غەریبا بوون کە ڕێیان لەو شوێنە ئەکەوت و خزمەت ئەکران لەسەر دەرگای خانەقاکەی نووسی بوو چی وتمان هەر کەس بە ئێرەیە تێپەڕی نان و ئاوی بنێ و لە ئیمانیشی مەپرسن ئەڵێ هاتن کە ئەم پرسیاران لێکرد شێخ حەسەن زۆر جوان جوابیانەوە فەرمووی کەسێک کە خوا بەشیا و شایستەی ئەوەی زانی بێ کە ڕۆحی پێ ببەخشێ ئاخر ڕۆح زۆر شیرینە نان و ئاو بە ئەو چ قیمەتێکی هەیە ئێمە ئەبێ لەوە تێبگەین کە بەڕاستی ئینسان پیرۆزترین مەخلوقاتی خوایە یعنی تەوا حتا خوای گەورە لە قورئانە ئێمە مشکلەکەمانەوەی لە قورئان دوورکەوتوینەتەوە حتا لە قورئانە خوای پەروەردگار لە چەندین شوێنە ئیشارەت بەوە ئەکا حتا ئەفەرمێ وئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کاتێک کە جاهیل و نەفام و نەزانەکان یەن مخاتەبەی تۆ ئەکەن تۆ ئەبێ وەڵامت بۆیان سەلام بێ ناوەی بڵێ سەلام عەلەیکوم ئەمە نا
یعنی ئەوەی کە تەواوی ئەو لەحظانەی کە لەگەڵ تواوی بەرکەوتنیان لەگەڵ توا هەیە ئەوان هەست بە ئارامی بکەن و لە سەلام و لە ئاشتی و لە ئاسایشا بژین. دەستخۆش مامۆستا کاتمان تەواو بوو چێژ بە من بەخشی سپاس دەکەم هیوادارم چێژە بیناییش بەخشی و بێگومان بەخشی تا سپاس بۆ تەواوی وتەکانت سپاس بۆ جەناب دووبارە جەژنە پیرۆز بێ زۆر خۆشحاڵم کە لە قسمە جەنابتا بووم سپاس بۆ جەنابەت خۆشەویستانم تەواوی بەرگە و پرۆگرامەکانی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکردن بە یارمەتی هاوکارانی عەزیزم خوای گەورە هەموو کاتێکتان پڕبگا لە بەرکەت و خۆشی و ئاسوودەیی و جەژن و سرفەوخانی هەمووتان پڕ بێ لە ئاسوودەیی و بەختەوەری و